لەناو پەرلەمانی کوردستان لە هەموو کات زیاتر یاسا سەروەر بایە و دادگاکان بێلایەن بایە بەداخەوە دەبینین لەناو پەرلەمان پێشێلکاریەکان بەردەوامن بەتایبەت بەرامبەر بە فراکسیۆنێکی ئۆپۆزیسیۆن کە ئەویش فراکسیۆنینەوەی نوێیە هیوادارین بە زووترین کاتەوە بڕیارە هەڵوەشێتەوە و کۆتایی بەو نایاساییە بەو بڕیارە نایاساییە بهێنرێت کە لە دژی دکتۆر کازم و فراکسیۆنینەوەی نوێ بەردەوامە. سپاس. مژدەخان فەرموو. وەڵێ سەرۆکی پەرلەمان داواکارم بە بڕیارە نایاساییەکەتاندا بچنەوەکو دەستەی سەرۆکایەتی. دکتۆر کازم نوێنەری خەڵکە، نوێنەری سەر و 16,000 خەڵکی کوردستانە، نوێنەری ئەنفال کراوانە، نوێنەری خەڵکی بەژمەیتنێتی هەرێمی کوردستانە. خۆ دکتۆر کازم تەعین نەکراوە لە پەرلەمان تاوەکو وەکو بەڕێوەبەرێک مامەڵەی لەگەڵدا بکرێت. چۆن ئێوە مافتان هەیە بێنە ناو پەرلەمانەوە ئەویش بە هەمان شێوە مافی هەیە کە داخلی ناو پەرلەمان بێت. پێویستە ئەو بڕیارە بۆ دکتۆر کازم هەڵبۆشێنرەوە لەبەرەوەی تاو نایاساییە. چۆن دەبێ بە 73 پەرلەمانتار کۆدەنگ بێ بۆ ئەوەی کە ئەندامێکی ئۆپۆزیسیۆن نوێنەری خەڵک نوێنەری شەهیدان و ئەلفان کراوان نەهێڵڕێ بێتە پەرلەمانەوە، بەڵام خەڵکانێک کە دەستیان هەبووە لە ئەنفال، خەڵکانێکە بۆ کە لەسەر جادە خەڵک دەکوژن کە تۆمەتیانێک کە سکاڵایان لەسەر لە دادگاکان دەتوانێت بێتە ناو پەرلەمانەوە، بەڵام چۆن دەبێت نوێنەرێکی خەڵک ڕێگری لێ بکرێ بهێڵڕێتە ژوورەوە. خەڵکی هەرێمی کوردستان دوای 30 ساڵ ئەنفال دەکرێت، ئێوەی دەستەی سەرۆکایەتی ئەوە تا نوێنەری ئەنفال کراوان ناهێڵن بێتە ژوورەوە. نوێنەری خەڵک چۆن دەبێت ئێوەی دەستەی سەرۆکایەتی ئەوەندە لایەنداری بکەن. بەڕێ سەرۆکی پەرلەمان تکا دەکەم بە بڕیارەکە دابچەوە بۆ خۆتان ناخۆشە، بۆ خۆت بۆ پەرلەمانی کوردستان ناشرین ئەوەندە لایەندارانە بکە. دوای 30 ساڵ خەڵکی هەرێمی کوردستان ئەنفال دەکرێت، بەڵام لە چاڵدانە ئەوە تا دکتۆر کازم ئەنفال دەکرێت وەکو وایە ئەنفال بکرێت. معقولە نوێنەری خەڵکن بەڕێ سەر پەرلەمان قسەکانم تاوا نەبووە. قسەکانم تاوا نەبووە بەڕێ سەرۆکی پەرلەمان. مژدەجان وەختەکە تاوا دامەکەمان بێتە ژوورەوە، ڕێگری لە ئێمەش دەکەن خەڵک بکەین ڕێگری دەکەن کە نەیەڵن قسەی دڵی کاتەکە تەواو بووە. ئێمە باسی ئەنفال دەکەین، کاتەکە تەواو بووە، کۆبوونەوەی پێشوو وەڵامی ئەم پرسیارەماندایەوە. بەڵێ کاک ڕۆمیۆ گەرەتەوەی قسە بکەی فەرموو. بەڵێ کاک ڕۆمیۆ کەس گوێی لێت نییە مژدەخان، بەس خۆت گوێ لە خۆت. بەڕێ سەرۆکی پەرلەمان هەر بە بڕیاری ئەم پەرلەمانە ئەمڕۆ وەکو جەژنی خوشکوبرایەزیەکان و هەروە سەری ساڵی نوێی خوشکوبراینی ئێزدیەوە بە فەرمی ئەم بڕیارە لە پەرلەمان دەرچووە. من پێم وایە پەرلەمان یەکەمین دامەزراوە دەبێ ببێت کە پابەند بێن بە یاسا و بڕیارەکانی خۆی. بۆیە من پێم وایە دەتوانرا ئەم دانیشتە ڕۆژێک پێش ئەمڕۆ یاخود ڕۆژێک دوای ئەمە بکرێتن وەکو ڕێزلێنانێک بۆ ئەم خوشکوبرانەی کە زوڵم و زۆرێکی زۆریان بینیوە و هەروەها لە هەمان کاتدا بۆنەوە بۆ ئەم خوشکوبرایەنەی ناردبا. زۆر سپاس. کۆبوونەوەی پێشوو وتمان ئەوە بڕێ بڕۆ تەعنی لێدا. مژدەخان ئێمە مادەی 57مانەیە داوا لێ یەکەم ئەم ڕۆژە ڕۆژێکی تایبەتە. حەز ناکەم هیچ ئیجراعاتێکی بەرامبەر وەرگرم. بڕیار پەرلەمان داوێتی کاکاوە بەڕێزان ئەمڕۆ ڕۆژێکی تایبەتە. بەڕێزان ئەندامی پەرلەمان دەنگی داوە، ئەبێ ئەندامی پەرلەمان هەڵی وەشێنێتەوە. بەڕێ سەرۆکی پەرلەمان ئێمە لێرەین بۆ مژدەخان داوا لێ ئەەکەم کۆتایی پێبێنی بە گوێرەی مادەی 58 نامەوێ ئیجراعاتی لەبەردەم 57 نامەوێ ئیجراعاتێکت بەرامبەر بکەم داوا لێ ئەەکەم کۆتایی پێبێنی. تەواو
ناتان کوژین کەس ناکوژێ لێرە بەسە کچی من بەسە ڕۆڵی جان دەست بە وەرگرتنی ئەو بەڕێزاناکەین کە یانەیە قسە بکەن کاک مامۆستا بووبەکر فەرموو شیرین گیان قسە مەکە فەرموو مامۆستا بووبەکر بەڕێز سەرۆکی پەرلەمان وێڕای نادنی سڵاو بۆ ڕۆحی شەهیدان و ئەنفالکراوان دەربارەی پرسی ئەنفال خۆتەزانی ئەنفال دوو توێژ زیانمەندن لە ئەنفال شەهیدان و زیندووەکان شەهیدان ڕاستە موچەیەکیان بۆ بڕاوەتەوانێ بەڵام ئەو ناوچانەی ئەنفال بەدەست کۆمەڵە کێشەی زۆرەوە دەناڵێنن بەداخەوە لە حکوومەتێکی 22 نەفەری تاقەیەک وەزیر ئامادە بووە من نازانم سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت و وەزیرەکانی تر لە کوێن لە کاتێکا هەندێک لەم داواکاریانە پەیوەندی بە وەزارەتی شارەوانیەوە هەیە پەیوەندی بە وەزارەتی ئاوەدانکردنەوە هەیە پەیوەندی بە وەزارەتی خوێندنی باڵا و پەروەردەوە هەیە زۆر بەداخەوە کە لە 14ی چوارە حکوومەت لێرە ئامادە نابێت دووەم بۆ زیندووەکان 14 دەربازبووی گۆڕە بە کۆمەڵەکانمان هەیە ئێستا نۆیان لە ژیانە ماون 5یان مردوون ئەوانە بڕیارێکیان بۆ دەرچووە بە ژمارە 61 لە 24 شەشی 2013 کە مینحەیەکی 600,000یان بۆ دراوە بەڵام ئەو بڕیارەش تاوەکو ئەم ساتە وەختە جێبەجێ نەکراوە ئەو دەربازبووانە پێویستە ماڵێکیان بۆ دروست بکرێ لە گەرمیان بۆ ئەوەی کە توێژەر و لێکۆڵەرەوەکان و خەڵکانی بیانی کە دێن لەسەر دۆسی ئەنفال زانیاری وەرەگرن ڕاستەوخۆ لە ئەوانی وەرگرن تایبەت بە تاقانەکانی ئەنفال پێویست تەنها بازێکیان بۆ دروست کراوە لەگەڵ ئەو باجە پێویستە لەسەر جەمدام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێزیان لێ بگیرێ و حەسانەی تەندروستیان هەبێ و دوور بخرێنەوە لە کاری مەترسیدار بۆ نمونە نەبن بە پێشمەرگە نەبن بە ئاسایش و پۆلیس هەرچەنە میهنێکی پیرۆزە چونکە ئەوانە تاقانەی ئەنفالن و لە دەواازەی هەموو گوندێکی ئەنفال دیواربەندێک دروست بکرێ و ناوی ئەنفال کراوانی لەسەر بنووسرێ لە 101 ئەنفالی کوردستان لە گوندی جەلەمۆر داکراوە بەداخەوە مۆنۆمنتی جەلەمۆر زۆر بێنازە و ئەو ڕۆژە کە سوکاری ئەنفالکراوان داوای 4 ملیۆن دیناریان لە حکوومەت کردووە لەگەڵ پاسەوانێک حکوومەتێک دوای 31 ساڵ نەتوانێت 4 ملیۆن بۆ گوندی جەلەمۆر سەرف کات کە 400 ئەنفال زیاتریان هەیە لەو گوندەدا 15 کەسیان دەرباز بۆ لەو گوندەدا دەربارەی مەسەلەی 150 مناڵ و کوڕوکچی ئەنفالکراوان هەیە لەسەر تاسەری کوردستانە ئەمانە حەقی خۆیانە کە خوێندنیان تەواو کردووە دابمەزرێن بۆیە ئێمە داواکارین ئەو لەوێت بدرێ بە کوڕوکچی شەهیدانی ئەنفال بۆ دامەزراندن دەربارەی جاش و مستەشارەکان ئەوە کە سوکاری ئەنفالکراوان لەوە ناومێت بوون کە ئەمانە دادگای بکرێن منەڵەم دەستان خۆش بێ بەری کوردستانی کە لێبوردنی گشتیتان بۆ دەرکردن کاکە دادگاییشیان مەکەن بەس مەیان کەن بە کەڵەگا بەسەر کە سوکاری شەهید و ئەنفالەوە بەس مردووەکانیان بکوژەکانیان مەیان کەن بە شەهید ئەوانەی زیندون مەیان کەن بە خانەنشینی پێشمەرگا بە پلەداری سەربازی خانەنشینیان مەکەن هەر هێزێک هەر لایەنێک هەر کەسێک داڵدەی ئەوانەی داوە و پلەیان ئەداتێ و خانەنشینیانەکە بە دیار چاوی کوڕوکچی ئەنفالەوە هەموو ڕۆژێک زامی ئەنفالەکان ئەکولێتەوانێ لێبوردنی گشتیتان بۆ دەرکردون دەستان خۆش بێ بەس معقولە ئەمانەوەکو خۆیان نەڵەن جاشایەتی و پاشایەتی لە جاران زیاتر وەزعیان باشتر بێ و ئەمانە بە پلەی سەربازی جۆرا و جۆر خانەنشین کرابن زۆر سپاس فەرموو کاکاوڕێ فەرموو یەک لێرە وەرەگرین دوو لێرە وەرەگرین بە ناوی خوای گەورە میهرەبان بەڕێ سەرۆکی پەرلەمان من هاوڕێ مەلاستار ڕاستی وەکو ڕخنەیەک هەرۆکو پشگیری بۆ قسەکان مامەساوە بکرد یعنی ئەبوو بەڕێزان لە سەرۆکایەتی حکوومەت و ئەندامانی ئەنجومەنی وەزیران لێرە وجودیان هەبوایە ڕۆژێکی گرنگە بۆ ئەوەی کە بتوانن داخوازی هاوڵاتیانی گەرمیان ئەوە بکرێ دواتر دوای 33 ساڵ ئەنفالکردنی زیاتر لە 182,000 ژن و پیا و منداڵ لە کوردستان بەداخ و تاکو ئێستا وەکو پێویست خزمەتی کەسوکاری سەربەرزی شەهیدان و ئەنفالکراوان نەکراوە نەک ژیانێکی شایستەیان بۆ دابین نەکراوە بەڵکو هەندێک پێداویستی سەرەتاییشیان بۆ نەکراوە و پشتگوێ خراون باسی ئەوەش ناکەم کە بەداخەوە ئەوانەی دەستیان لەو تاوانە دژ بە مرۆڤایەتیەدا بووە نەک دەستگیری نەکراون بەڵکو شاهانە دەژین و زۆریان لە بڕی سزا سوپاس کراون و پلە و پۆستیان پێدراوە و دایکانی ئەنفالیش تا ئێستا چاوەڕوانی هاتنەوەی تەرمی ئازیزانیانن باسی ئەوەش ناکەم کە بەداخەوە
نە حکوومەتی هەرێم نە پەرلەمانی کوردستان نەیانتوانی وەکو پێویست کار بۆ بە جینۆساید ناساندنی کەیسی ئەنفال بکەن. باسی ئەوە دەکەم بەداخەوەت ئێستا دایکی ئەنفالکراوان لە سووری چەمچەماڵ بە 15 ڕۆژجارێک 2 کاتژمێر ئاوی خواردنەوەیان پێدەدرێت. چی وجدانێک ئەمە قبول دەکات لە کاتێکدا ئەگەر پرۆژەی ئاوی گۆبتەپە جێبەجێ بکرێت کە تەنها نزیکەی 7 ملیار دیناری تێدەچێت لەو مەینەتی ڕزگاریان دەبێت و ئەگەر حکوومەت خۆی ناتوانێت بیکات چەند کۆمپانیایەک ئامادەن بیکەن ئەنجامی بدەن بە قەرز یان گەڕێکی ئەنفالکراوان گەڕێکی ئاسوودە کە تا ئێستا شەقام و کۆڵانەکانی گڵ و خۆڵەوە بۆ قیرتاوکردن تەنها پێویستی بە 3 ملیار دینارە. چەند پێویستیەکی گرنگ و هەنووکەی بۆ قەزای کفری. تەواوکردن و بەگەڕخستنەوەی پرۆژەی خزمەتگوزاریەکانی ناوەندی قەزای کفری کە خۆی دەبینێتەوە لە پرۆژەکانی ئاوەڕۆ شۆستا قیرتاوکردنی گەڕەکانی ڕاپەڕین شۆڕش شەهیدان ئازادی مامۆستایان. هەندێک گەڕێکی دیکە هەموو ئەو پرۆژانەی بەنیوەچڵی جێهێڵراون لە کفری 3 ملیار دلاری پێویستە. دووەم دروستکردنی پاڵاوگەی ئاوی خواردنەوە لە کفری کە نزیکەی 800 ملیۆن دیناری گوژمەکەیەتی و بەندەش لە ماوەکانی پێشوو ئەو داواکاریم پێشکەش بە وەزارەتی پیلاندانان کردووە. سێم تەواوکردنی پرۆژەی بینای خوێندنگەی هەواری نوێ کە 125 تەواو بووە تەنها بە 1 ملیار مراعاتی کات بکە. هەوڵە دەم بەی داواکاریەکانم چڕ کردو تکایە بەس ناو راپۆرتەکە دووبارە نا هەوڵم داوەخۆم بە پارێزم خاڵ دوانی دەبێت 1 ملیار و نیو دینار کێشەی خوێندنی ئەو گەڕەکە و چەند گەڕێکێکی دیکە بە کۆتا دێت. چوارەم دروستکردنی بینای کۆلێژی کشتتوکاڵی کفریکە لە پێشتر پرۆژەکانی زانکۆی گەرمیان لە پێشترین پرۆژەکانی زانکۆی گەرمیانە بەڵام بەهۆی ڕاگررتنی پرۆژەوە تەندرینی بۆ نەکراوە. پێنجەم دروستکردنی پرۆژەی گەشتیاری بەنداوی باوەشاسوار کە لەلایەن بەڕێوەبەلایەتی گشتی گەشت و گوزاری هەرێمەوە ئامادەکاری و دیزانی بۆ کراوە. بودجەی تێجووی پرۆژەکە تەنها 1 ملیار دینارە. بەجێبەجێکردنی ئەم داواکاریانە بژانەوەیکی باش لە کفری دروست دەبێت و نیگەرانی ئێمە و هاوڵاتیان کەم دەکاتەوە. دەست پێکردنەوەی پرۆژەی دووسایدی کەلار دەربەندیخان و کەلار کفری کە تەنها نزیکەی 8 ملیار دیناری تێدەچێت و هاوڵاتیان لەو ڕێگا ڕزگاریان دەبێت کە ڕۆژانە ئازیزانمان دەکاتە قوربانی. نەخۆشخانەی سەد قەریۆڵەی لە کەلار کە تێچووی پرۆژەکە 28 14 سعات لە ڕێگا بووین ڕۆشتونە دەگەرمیان 1 دقیقەی ماوە 1 دقیقە ئەوە تاوا بووە ئەخەن جێی نەکرایەوە تکایە بە مناقەشە دروست نەبێ 1 دقیقەی ماوە. نزیکەی 8 ملیار دیناری تێدەچێت هاوڵاتیان لە ڕێگا ڕزگاریان دەبێت ئەفوو بەڵێ چەند داواکاریەکی پێویست بۆ ناحیەی ڕزگاری پرۆژەی تۆڕی کارەبا باشە سیسانێک بەرە سەرێکی بەرلەمان تکایە ینی 15 سعات واللهی چوار يلا فرموا كاك بهمن بيدر كاك ملا ناصر كاك ملا ناصر بله سپاس كاك بهمن دەست بە قسەکان بکە. بەڕێز جان هاوڕێی جان من پێ دەڵێم کاتەکە 4 دقیقە قسەت کرد. کاک مەلا ناسریش هەر نوێنەرایەتی گەرمیانەکە فەرموو کاک بەهمن ئەوەی ماوە کاک مەلا ناسر یاڵا کاک بەهمن سپاس بە قوربان سپاس بیدەرە کاک مەلا ناسر ئەیڵێ لە جیاتی تۆ ئەیڵێ فەرموو کاک بەهمن فەرموو کاک بەهمن. بەڕێز سەرۆکی پەرلەمان لە یادی 33 ساڵەی ئەنفال کارەساتی ئەنفالدا سەری ڕێز و نوازشدا نوێنین بۆ سەرجەم ئەنفال کراوانی کوردستان و کەس و کارە سەربەرزەکانیان. لە ڕاستیدا دەبێ بەجددی هەموو لایەکمان بە تایبەتی پەرلەمانی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان لە ئاستێکی زۆر باڵاوە لە ئاستی ڕێکخراونەوە دەوڵەتەکان فشار بکەین بۆ ئەوەی حکوومەتی عێراق هەرچی زووە ببێتە ئەندام لە دادگای باڵای تاوانە نێو دەوڵەتەکان بۆ دوو مەبەست. یەک بۆ ئەوەی ڕوویداوە لە کوردستان لە ئەنفال و کیمیابارانکردن بە جینۆساید بناسرێنێت لە ئاستی نێودەوڵەتی، دووش بۆ ئەوەی هەموو گەلانی عێراق دڵتەمین بن جارێکی تر حکوومەتەکانی عێراق پەنە نابەنە بەر جینۆساید. دووەم کاری جددی بکرێ لە حکوومەت و پەرلەمانی کوردستان کە فشاری گەورە بکرێ لە ڕێگەی ڕێکخراوە نێودەوڵەتیەکانەوە نەهێڵڕێ عێراق گۆڕە بە کۆمەڵەکانی جنوبی عێراق بە نهێنی هەڵبداتەوە، دەبێت لە پێش چاوی کامێرەکانی ڕاگەیاندن و لە پێش چاوی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان هەڵبدرێنەوە. ئەوەی کە پێویستە بۆ گەرمیان سەرڕای دەستخۆشی بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کە لە ڕابردوودا لە دوو وەجبەی شیرینی نەوتا خزمەتێکی گەورەی بە گەرمیان کردو، بەڵام هێشتا گەرمیانەکان پێویستیان بە خزمەتگوزاری زیاترە. بەڕێز سەرۆکی پەرلەمان ڕێگەی کەلار سلێمانی بەڕاستی بوو بە چیرۆکێکی تراژیدی، هەموو خەڵکی گەرمیان دەناڵێنن بەدەستیەوە. ئەلەم جەلسەی پەرلەمانە بە ئامادەبوونی سەرۆکی حکوومەت و جێگرەکەی لێرە پێشنیارمان بۆیان کرد کە گەڕانەوە 20 ملیار دیناری بۆ سەرف کرا، بەڵام بەداخەوە
سێ ڕۆژ پێش ئێستا بە ئامادەبوونی هەر هەشتاندان پەرلەمانەکە دوو شۆفڵمان نەدی لەو ڕێگەیە ئیش بکە ئێمە نازانینە و پارانە چی بۆ کوێ دەچێەوە چۆن سەرفەکێ دەبێ هەردوو لە کۆمپانیا حکوومەتیش وەڵام بدەنەوە بە دوکۆمنتکردنی بەسەرهاتی ڕزگاربووانی ئەنفال بەڕاستی ئەمە کارێکی مێژووی و گرنگە و دەبێت بکرێ وەزارەتی شەهیدان هەرچی زووە دەست پێ بکات چکە ئەوانەی ڕزگار بوون لە ئەنفال بەشێکی زۆریان تەمەنیان تێپەڕی و خەریکن لە مردن نزیک دەبنەوە هەرچی زووە پەلەکردن لەکردنەوەی نووسینگەی پەرلەمانی کوردستان لە گەرمیان و بەتایبەتی لە ڕزگاری کردنەوەی ناوەندێکی توێژینەوەی استراتیجی لە زانکۆی گەرمیان بۆ توێژینەوە لە کاروباری ئەنفال و جینۆسایت چارەسەرکردنی کێشەی تاپۆی زەویەکانی ناحەی ڕزگاری کە داواکاری سەرەکی مدیر ناحەی ڕزگاری و خەڵکی ڕزگاریە هەندێک پرۆژەی هەنووکەی بۆ گەڕەکەکانی ناحەی ڕزگاری هەمواری یاسای تاقانەکانی ئەنفال چارەسەرکردنی کێشەی زەوی کشت و کاڵی لە ناحەی قۆرەتوو کە لە ساڵی 91ەوە ئازادە بەڵام لە ڕووی ئیداریەوە سەر بە ناوچە تازە ئازادکراوەکانە ناوچە کورسانەکانی دەرەوەی ئیداری هەرێمە تا ئێستا ئەوانە کێشەیان هەیە دامەزراندنی ئەو ژمارە کوڕکچانەی کە وا بزانم وەجبەی دواهەمی مناڵانی ئەنفالن ئەوانەی کە هەمویان باوکیان ئەنفالە ئەوانەیشی کە لە ساڵی 1970 لە دایک بوو بن ئێستا دەکاتە 33 ساڵ بەڕێ سەرۆکی پەرلەمان خەریکە تەمەنیان بەسەر دەچێت و زۆریان لە 2013 تەخەڕوجیان کردو ژمارەکەشیان ناگاتە 100 کەس بۆیە داواکارن لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەولەوێت بۆ ئەوان بدرێ بۆ کۆتخا خاڵی شمەوەیەکە سپاس کاک بەهمەن کاک جەلال لێرە نییە کاک ڕزگار قسە دەکەی دوایەوە کاک دیاری بەڕێ سەرۆکی پەرلەمان سەبارەت بە ئەو خزمەتگوزاریانەی کە لە دەڤەری گەرمیان بەڕێزان داواکەینەوەی لە ناو ڕاپۆرتەکەی دووبارەی نەکەنەوە داوا دەکەین چکە خۆتان ئەندامی لیژنەکە بوو بەڵێ فەرموو کاک ڕزگارجە سەبارەت بەو خزمەتانەی کە لە دەڤەری گەرمیان بۆ کەسوکاری ئەنفال و شەیدان کراوە من خۆم خەڵکی نەحەی سمودم کە ئێستا ڕزگاریە بەداخەوە وەکو پێویست لەو ناوچەیە خزمەت نەکراوە و ئەوەی کە کراوە ئەو خانوانەیەک بۆ کەسوکاری ئەنفال لەو ناوچە کراوە لە سەردەمی بەڕێز کاک عوسمانی حاجی محموود کاتە وەزیری ناوخۆ بووە و بە هاوکاری سەرۆکی حکوومەت توانراوە ئەو خانوانە بۆ کەسوکاری ئەنفال بکرێت بەڵام ئێستاش گەڕەکەکانی وەکو برای بەڕێزم کاک بەهمەنی شاردی بێدا گەڕەکەکانی نەحەی ڕزگاری ئێستا زۆربەی زۆری گڵە نەقیرتا و نەکۆنکریت نەکراوە بەداخەوە دەکرا لە هەموو یادێکە پرۆژەیەکی خزمەتگوزاری بۆ ئەو ناوچە کارە سەدبارانە بکرایە لە گەرمیانەوە تا چێتە بادینان بەداخەوە نەکراوە ئەو خزمەتانەی کە لەو ناوچە کراون وەکو پێویست نییە و لێرە دێمە سەر امتیازاتی زیندانیانی سیاسی ئەویش زۆر بەداخەوە کۆمەڵی خەڵکەوە زیندانی سیاسی نییە ئەسکەری فیرار بووە و لەسەر قاچاقی گیراوە تێکەڵ کراوە لەگەڵ ئەو لیستەی کە زیندانی سیاسی ئەو منحەیە بۆ دیاری کراوە ئەویش وەکو ئەو سوودمەند بۆ بەی بەداخەوە باشترین خزمەت بۆ ئەوەی کە خزمەتی کەسوکاری شەیدان و زیندانی سیاسی و پێشمەرگەی سەنگەری ڕاستەقینە و کەمەندامی سەنگەری ڕاستەقینە بکرێت ئەوەیە کەوا ناوی ئەو خەڵکانە کە خەڵکێکن ناموستەحەقن لە ناو ئەو خەڵکانە دەربهێنرێت ئەوە باشترین خزمەتە بەڕای من و کێشەی وەجبەکانی 1 و 2 تا ئەچێتە وەجبەی 7 موچیان بۆ بەسراوە کە 5,000 زیاترە بەڵام نزیک 18,000 بێ موچەیە و خەڵکی تایە بەداخەوە من بە نمونەی زیندوو باسی خۆمەکە من 6 بۆ 7 گیراوم لە وەجبەی 9 منیان داناوە یعنی ئەکرێ ئەگەر بە پێی ساڵەکانی حکم بواە ئەبواە لە وەجبەی یەکەم بووینایە یا ئەبواە یعنی ئەو وەجبانەی کە ئێستاتە ڕێکخراوەتەوە زۆر نەعەدالەتی تایە ئێستا وەجبەی 8 موچە وەرەگرێ بەڵام چارەنووسی وەجبەکانی 9 هەتا 15 دیار نییە و داواکارین لە حکوومەتی هەرێمی کوردستان و لە وەزارەتی شەیدان بتوانێت چارەسەری ئەوانش بکاوە ئەو موچانێکی کە موچەی ئەوانە کە ڕایگیراوە نزیکەی دەمانگە ئەوانە بێ موچەن و موچەکانیان چارەنووسیان دیانە هیوادارین ئەوەی چارەسەر بکرێت ئەگەر خاڵی زۆر سپاس یەک دقە زیاتریشتان وەخت ئەدەمێ ئێوە ئەوانەی لیژنەکە بەڵام هەر تەواو نابێت بەڵێ کاک دیاری ئەنوەر تەوێ قسە بکەی بەڕێ سەرۆکی پەرلەمان دوای 33 ساڵ هەتا وەکو ئێستا چی وجدانێک عنی ئەمەی پێڕەوایە
دایکانی ئەنفال بە 15 ڕۆژ یعنی بەڕاستی ئەمە هەموو ڕۆژێک بیلێنەوە هێشتا کەمە هەموو دقەیەک بیلێنەوە کەمە بە 15 ڕۆژ دوو کاتژمێراویان هەیە ئاوی خواردنەوە بەڕێ سەرۆکی پەرلەمان ئەم وەزارەتی شەهیدانە کە ئێستا وەزیرە بەڕێزەکەی لێرایە هیوادارم پێم بڵێ بە دوو دێر هەر بەڵامێکم باتەوە بزانم لەم کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەوانی دیکەش و ئێستا وەزیرە بەڕێزە لەم کابینەی حکوومەتی هەرێمی کوردستانە لە ماوەی ئەم تەمەنی کابینەیە چی کردو بۆ کەسوکاری شەهیدان پێم بڵن چیتان کردو بۆ بە جینۆساید ناساندنی کەیسی ئەنفال لە حکوومەتی هەرێمی کوردستانە وەفد نێردراوەتە دەرەوە بۆ جینۆساید ناساندنی کەیسی ئەنفال شۆفێر و وێنەگر و سکرتێر و مۆزەفیان نردوتە دەرەوە بەڕێ سەرۆکی پەرلەمان هەموو ئەو پرۆژانەی کە هاوڕێیان راپۆرتەکانە باسییان کرد و کاگاوڕێ باسییان کرد هەموو خزمەتگوزاری کە کەسوکاری ئەنفالکراوان دایانێ بە گەڕەکی ئاسوودە کە گەڕەکی ئەنفالکراوانە لە خراپترین گەڕەکەکانە بۆ نمونە کە گیانی تێدانیە کەس ناتوانێت لێیا بژی لەبەر خۆڵ و تۆزی هاوین و قڕ و چڵپاوی زستان هەموو پرۆژانی دیکە پرۆژێ ئاوی گۆفتەپە هەموو خزمەتگوزارانی کە کەسوکاری ئەنفالکراون و شەیدان داوایەکەن هەمووی نزیکی 250 بۆ 300 میلیۆن دینارە کە پارەی یەک مانگی قاچاقی دەواازە سنووریەکانە یاخود یەک مانگی دزینی پارەی نەوتە بەڕێ سەرۆکی پەرلەمان منە پرسم بەس پێم بڵێن بۆ لە بری دەستگیرکردنی جاش و مستەشارەکان پلەپۆستیان پێدرێ بۆ ئەوان لە کەسوکاری ئەنفالکراون و شەیدان شانە ترەژین نەک ناگیرن و دەستگیر ناکرێن ئەمانە پاسەوانیان بۆ دانراوە ئەمانە یعنی ژیانێکی شاهاناژین بەم جۆرە خزمەتی کەسوکاری شەیدان و ئەنفالکراوانەکەن زیندانیانی سیاسی هەتاوەکو ئێستا وەجبەی 9 10 11 12 بەڕێز ئەمە بۆ وەزیری شەیدان یعنی چەند ساڵەمانە کۆدیان بۆ کراوە زۆربیان مردن چاوەڕی من هەن یعنی هەوەیەکتان داونە تێ کۆتان بۆ کردوون کەی من حەکایانە دەنێ یعنی شایستەی وەنین ئێستی ساڵ لەمەوە پێژەمانە زیندانی سیاسی بوون ڕاگیراویان فال بوون ئێستی ساڵیشە چاوەڕێن ئەوە 6 ساڵ ئەکەیان ئەیان دەنێ یعنی هەموو پارەی ئێمە 21165 زیندانی سیاسیمانەی لە هەموو هەرێمی کوردستانە 5160 ئەوەندەیان منحیان وەرگرتووە لە ماوەی 2 ساڵەیە و ئەساندێکیان ڕاگیراوە 18000 مان ماوە ئەم 18000 زیندانی سیاسیە ئەگەر مانگی منحەکەیەکی 500,000 دیناریش بێت یعنی پارێکی زۆر کەمەکات بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی شەهیدان لە بریەوەی کە چاکسازی بکەن یەکەم شت کە توانیان دەستی بۆ بەرن بڕینی منحی بە خێوکەری کەسوکار و دایک و باوکی شەهیدان و ئەنفالکراوان بوو سپاس بەڵێ سپاس مامۆستا عوسمان فەرموون بەناوی خوای بەخشندەی میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان پێم باشە بە خێراتنی بەڕێز جەنابی وەزیری شەهیدان بکەین زۆر سپاسی دەکەین خۆزگە ئەو لێژنەی کە پێکات و لێژنەی شەهیدان و لێژنەی شارەوانی بوو بەڕێز سەرۆکی ئەو وەزیری شارەوانیش لێرە بیایە بۆی ئەویش وەڵامی هەندێک لە پرسیارەکانی بدایەوە دەستخۆشی لە دەستی سەرۆکاتی پەرلەمان دەکەم بۆ تایبەتکردنی ئەم جەلسەیە لەسەر دۆسیە ئەنفال و گەرمیان سپاسان دەکەین بەڵام بەهۆی ئەوەی کە راپۆرتەکەمان تێر و تەسەل بۆ هەمووشی خوێندرایەوە قسەکانم ناکەم تەنها ئەوەندە دەڵێم ئەوانەی کە بە ناوی شەهیدی قادسەی سەدام بوون ئێستا خانەوادەی سەربەزی شەهیدانی گەرمیان و کەلار و هەڵەبجا خۆزگایان پێدەخوازن لەبەر ئەوەی کوڕەجاوش و مستەشارەکان هەمووی سیارەی ئاخری مۆدیلیان پێیە تەنانەت کوڕە شەهیدەکان پاس و کۆستەریشان بۆ ناگیرێ بۆ خوێندن بن بەداخەوە لەبەر ئەوەی کە جینۆساید و قڕکردنی گەلی کورد لەم حکوومەتە چاوەڕوان دەکرێت و زۆر سپاس بەڵێ ئەوە لە پرۆتۆکۆڵەکە دەسڕێتەوە ئەو بەشەی قسەکەی مامۆستا عوسمان ئەیسڕینەوە لە پرۆتۆکۆڵ دەست خۆش مامۆستا بۆ باقی قسەکانت بەڵێ کاک ئیدریس جەناب قسە ناکەی لە لیژنەکەی بەرە سەرۆکی پەرلەمان لە بیرەوەریە سۆسی ساڵی ئەنفالکردنا گەلە کوردستانە سەرێڕێز و نەواز بوو هەموو شەهیدن کورد و کوردستانەدا دەنوێنن من هیچ نییە تەنها پشتگیریە راپۆرتە لیژنە تایبەتمەند دەکەم زۆر سپاس بەڵێ زۆر سپاس کاک باپیر سەرەتا سڵاو و ڕێز بۆ گیانی پاچی شەهیدان بە تایبەتی ئەنفال و جینۆسایدی گەرمیان من وێڕای پشتگیری لە راپۆرتەکەی لیژنەکە
دەستخۆشی لە سەرۆکایەتی پەرلەمان دەکەم بۆ ڕاستپاردنی و پێکێنانی لیژنەیەک بۆ بە تەنگەوەبوونی کە سوکاری شەهیدان و ئەنفالکراوان و بە تەنگەوەبوونی گەیاندنی خزمەتگوزاری بەمبەستی خزمەتگوزاری زیاتر بۆ ئەو ناوچانە کە مەغدوریەکی زۆریان هەیە و کۆمەڵک خزمەتگوزاری بێبەش بوون. ئەوەی گرنگە لە ئەنجامی ئەو کۆبوونەوەیە بەڕای من بە کۆمەڵک ڕاستپاردەوە بۆ حکوومەت و ڕاستپاردنی لیژنەی جینۆساید و ئەنفالکراوان و شەهیدان بە دیکۆمنتکردن و ئاراستەکردنیان بە ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی کورد لە پەرلەمانی عێراق بەمبەستی ئەوەی پێویستە لە ڕووی یاسایی و ڕێکاری یاسایی بیگرنەبەر چ بۆ ئەوە ناسانراوە بۆ بەدەستێنانی مافەکانیان یان بە شێوەیەکی تر پابەندکردنی حکوومەتی عێراق بوون بە ئەندام لەو ڕخراوە نێودەوڵەتانەی کە جینۆساید بە قەدەغە کراوەتیاندا. وێڕای ئەوە و ڕاستپاردنی کۆمەڵێک شتی گرنگ کە پەیوەندن بە ئێستا دەتوانرێت بکرێت و ئەو پرۆژە ناتەواوانەی کە لە ئەو ناوچوانە بنمونە پرۆژەی ئاوی گۆبتەپە، ڕێگەی کەلار کفری دەربەندی خان، ئەوانە پرۆژەکانیان دەستیان پێکراوە و ڕاوەستاون ئەو پرۆژانە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە تەواو بکرێن وەڵامگۆیەکی باش دەبێت بۆ داخوازیەکانیان. وێڕای ئەوە ئەوانەی کە زیندانی سیاسین لەو ناوچانە پرسیار لە جەنابی وەزیر دەکەم کە ئایا لەو وەجبەیەدا کە دێت وەجبەی دێمەوە بزانم کە یان نوێمە یان ئەو وەجبانەی کە ماون تا چڕادێ کاریان بۆ کراوە و موچەکانیان پێدەدرێت کە چەند ساڵە چاوەڕێنە. سەرڕای ئەوەش ڕاستپاردەیەکی تر کە ئەوەیە کە پەرلەمانی کوردستان بە تایبەتی لیژنەی پەیوەندیدار هەستێت بە پێشنیازە یاسایەک بۆ ئەوەی ئەو پێشنیازە یاسا لە خولی ڕابردووشدا هاتبوو کە چەمچەماڵ وەکو پایتەختی شەهیدان ناوزەدیان وەکو شاری شەهیدان ناوزەد بکرێت و گرنگی زیاتری پێ بدرێت. ئەوە لە ئەستۆی پەرلەمانە لەو خولەدا بتوانین ئەو خواستەی ئەو خەڵکە بەدی بێنین. ئەوەش کاری بە دیانی کارەکان دابش بکرێن لە چوارچێوەی پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستان و ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی کوردستان لە پەرلەمانی عێراق. ئێمە لە دوای ئەو کۆبوونەوەی ڕاستپاردەکان دابشکەین و کاری لەسەرکەین بۆ ئەوەی ئەو لیژنەیە کە چووە کە قورسایی هەموو فراکسیۆنەکان تێدا بووە و هەموو فراکسیۆنەکان تێدا بەشدار بوون و پەرلەمانی کوردستان ئەرشی خستۆتە ئەستۆی خۆی ئەو ئەرکە جێبەجێ بکات ئەو بەرپرسیارەتەی لە ئەستۆمانە بۆ ساڵی داهاتوو کە دەچین یان یادیان دەکەینەوە کۆمەڵک دەستکەوتمان پێبێت لە هەموو ڕوویەکەوە باشتر وایە کار لەسەر ئەوە بکەین. سوپاس. زۆر سپاس. هەژان خان نەهاتوە. کاک جەلال. بەناوی خوای گەورە و میهرەبان لەم ڕۆژەدا سەری ڕێز بۆ سەرجەم شەهیدانی کوردستان و بە تایبەت ئەنفال کراوەکان نەوی دەکەین و ئاگدارتان دەکەمەوە کە من لە نوێنەرایەتی ناوچەی شەهیدان و ئەنفال کراوەکان و لە پایتەختی شەهیدان و ئەنفال کراوەکان لە چەمچەماڵ بەدەر لەوەی کە برادران باسییان کردیا لەوە بڵێم هاوشان لەگەڵەوە هەست بە چەند کێشە و گیر و گرفت و معاناتێکی تەواوی خەڵکی کوردستان و بە تایبەتیش ناوچەی چەمچەماڵ و گەرمیان دەکەین. یەک لەوانە بابەتی پێدانی سلفەی خانوو بۆ کە سوکاری قوربانیانی ئەنفال کە بابەتێکە هەندێکیان هەروەریان نەگرتووە هەندێکیان نیوەیان وەرگرتووە هەوڵ بدرێت ئەم بابەتە تەکمیلە بکرێ و چارەسەر بکرێ و هەروەها تأکید لەوە کەمەوە بەشێکی زۆری ئەو ناو شوێنانی کە بۆ قوربانیانی ئەنفال یا با کە سوکاری سەربەرزیان دابین کراوە زەوی و خانوەکان کێشەی کەمی خزمەتگوزاری و قیرتاوکردنیان هەیە بە تایبەتی گەڕەکی ئاسوودەی چەمچەماڵ و هەروەها نەبوونی کەمی ئاوی خواردنەوە لە چەمچەماڵ کە زۆرترین با بڵین پاشماوەی ئەنفال یا با بڵین کە سوکاری سەربەرزی ئەنفال کراوەکان لەو ناوچە دەژێن بۆ ئەو مەبەستە پرۆژەی ئاوی گۆبتەپە چەمچەماڵ بەگەڕ بخرێتەوە پێمان وایە شتێکی گرنگە و هەروەها داواکارم لەم ڕۆژەدا بودجەیەکی تایبەت بۆ شاری چەمچەماڵ و بۆ ئیدارەی گەرمیان تەرخان بکرێت وەکو خزمەتێک بۆ ئەو قوربانیانەی کە سوکاری سەربەرزی ئەنفال کراوەکان پێشکەشیان کردو و سپاسانەکەم. سپاس. شادی خان. بەڕێز سەرۆکی پەرلەمان
سەرەتا پشتگیری قسەکانی کاگە و بکرد هەڵەدنی دەکەم هەندێک لەو بابەتانی کە من دامنا بۆ قسەی لەسەر بکەم ئەو ئاماژەی پێدان دووبارەیان ناکەمەوە خاڵێکی تر کە زۆر گرنگە ئێمە باسی لەوە بکەین و کاری لەسەر بکەین وەکو پەرلەمانی کوردستان ئەوەیە دەرکردنی یاسایەکی تایبەت بە جینۆسایت و ئەو تاوانانەی دژی مرۆڤایەتین و لە بەرامبەر گەلانی کوردستان ئەنجام دراون زۆر ضرورە ئەم یاسایەمان لە هەرێمی کوردستاندا هەبێ هەرچەنە عێراق ئەندام نیە لە دادگای نێودەوڵەتی بەڵام ئێمە ئەکرێت قانونێکی ناوخۆیمان هەبێ بنمونە ئەڵمانیا لە ئەڵمانیا کەیسێک هەیە پیاوێکی عراقی لە ئەڵمانیا نیشتەجێ بووە داعش بۆ پێشتر و ئێستا لەبەرەوەی ئەڵمانیا قانونێکی هاوشێوەی هەیە بۆ ناو خۆی تاکە کەیسە لە ئاستی دنیادا کە دادگایی دەکرێت بە قانونی جینۆسایت لە ناو ئەڵمانیادا و تاکە کەیسیشە لە سەر ئاستی دنیاە لەو شێوەیە و ئەکرێ ئێمە سوود لەو بابەتەش وەربگرین و ئەم قانونە بۆیە گرنگە هەموو ئەو کەسانی کە دەستیان هەبووە لە تاوانەکانی جینۆساید و دژی مرۆڤایەتی و تاوانی جەنگ لە هەرێمی کوردستانە دەکرێت بەو قانونە ئێمە محکەمەیان بکەین نەک قانونی تیرۆر کە ئێستا مامەڵایان لەگەڵەکرێ بەو شێوەیە و خاڵێکی تر لە پرۆسەی دادگاییکردنی سەدام حسێندا لە عێراقی ناوەند ئەمە کۆمەڵێک دیکۆمنتی زۆر هەیە دەربارەی ئەنفال ئەو خێزانانەی کە وەک شاید وەرگیراون لەوێ هەموو چیرۆکەکانیان گێڕاوەتەوە کە چۆن پرۆسەکە جێبەجێ کراوە ئێمە ئەکرێت لیژنەی تایبەتمەند لە پەرلەمانی کوردستان ڕابسپێرین بەوەی کە ئەو دیکۆمنتانە بگەڕێنەوە بۆ هەرێمی کوردستان و لە بەردەستی ئێمەش هەبێت چونکە ئەمە مێژووی ئێمەیە و دەبێت ئێمە ئەم دیکۆمنتانەمان هەمووی لە بەردەست بێ و دەکرێت ئەو دیکۆمنتانە بناغەیەک بێ بۆ دامەزراندنی دەستەیەکی سربەخۆ لە هەرێمی کوردستاندا بۆ بە جینۆساید ناساندنی هەموو ئەو تاوانانەی دژی گەلانی کوردستان کراوە تاوانەکانی جەنگ و تاوانەکانی جینۆساید کە هەموو ئەو تاوانانە ئاگرێتەوە کە بەرامبەر گەلە جیاوازەکانیش کراوە لە ناو هەرێمی کوردستانە و دینە جیاوازەکانیش کراوە خاڵێکی تر کە پشتگیری ئەو خاڵەی ناو راپۆرتەکە زۆر گرنگە مەسەلەی مۆنۆمنتەکانە کە بە زۆر بە زوویی نۆژەن بکرێنەوە و چاکسازیان تێ بکرێ و سپاس زۆر سپاس دکتۆر محێری بەڕێستەرۆکی پەرلەمان لە دەستپێکدا سەری ڕێز و نەوازش بۆ شەهیدانی پرۆسەکانی ئەنفال و سەرجەم شەهیدانی بزوتنەوە ڕزگاری خوازی گەلی کوردستان لە من ناچمە سەر دەقی راپۆرتەکە پشتگیری تەواوی راپۆرتەکە دەکەم و لەگەر قسەکانی مامۆستا ئەبوبەکرم بەڵام تەنها دوو قسە دەکەم سەبارەت بە تاقانەکانی ئەنفال و نمونەی کەسێک کە خۆی و داکێژی گەنجی و باپیرە پیرەکەی کە ئەو کەسەی ئەنفالی کردم ڕۆژانە تەشقەڵی پێدەکردن ئێستا بەرپرسە لە وڵاتی ئێمە و ژیانێکی شاهانە دژی یەکێکی تر لە پیرێژنەکانی یاخود ڕزگاربووانی پرۆسی ئەنفال وتی بیابانەکانی عەرعەر و حەجاج و سەگەڕەشەکانی ئێمەیان نەخنکان لە تێنان بەڵام لە سایەی ئیدارەی خۆمانە لە چەمچەماڵ وەختە بخینچێن لە تێنان بە 15 ڕۆژ 2 سعات ئاوی خواردنەوەمان هەیە تکا دەکەم لە حکوومەتی هەرێمی کوردستان کە ئاوڕێک لەو ناوچانە بداتەوە گەلی کوردستان کە قابلی ئەوە بێ ئەو هەموو قوربانیە بدا لە پێناو مانەوەی لە پێناو ئازادی لە پێناو مافی چارێ خۆنووسین پێم وایە شایستەی ئەوەیە ژیانێکی شایستەی بۆ دابین بکرێ و تەمەنامان دەکرد ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان بە ستافێکی گەورەوە لێرە بووایە و کۆمەڵێک بڕیار و پرۆژەی گرنگ ڕابگەان بە بۆ ئەو دەڤەرانەوە بۆ ئەو دەڤەرانی کە بەر شاڵاوەکانی ئەفغان کەتن و زۆر سپاس بەڵێ زۆر سپاس بۆ ڕێزە ژیان خان برای سەرۆکی پەرلەمان سەرەتا سەر ڕێز و نەوازش دادن وێنم بەرامبەر هەموو شەهیدان و ئەنفالکراوانی کوردستان برای سەرۆکی پەرلەمان لە میانەی سەردانەکەمان بوو دەڤەرەکە گەشتی نەو ئەنجامەکە بەداخەوە گرفتەکان هەر یەک جار زۆرن و هۆکاری هەرە سەرەکی ئەم گرفتانە قەیرانی ئابووری بووە داواکاری خەلکیش لە جێی خۆیەتی مافی خۆیانە خزمەتێکی شایستە پێشکەشیان بکرێت کە لە ئاست قوربانیدانیان بێ بە تایبەت ئەو دەڤەرانەی زۆرترین قوربانیان داوە هەرچەندە حکوومەتی هەرێم بە سپاسەوە دەستخۆشیان لێ دەکەین لە هەفتی چارەوە بڕیاری خەرجکردنی گوژمای 558 میلیۆن و 835,500 دینار بۆ 4 پرۆژەی گرنگ لە دەڤەری چەمچەماڵ بڕیاری دا بوو تەرخانکردنی ئەو خەرجکردنی ئەو گوژمە پارەیە بەڵام
ئەمە لە ئاست قوربانیدانی دەڤەرەکەنیە و هەرکەمە بەڕێ سەرروکی پەرلەمان یەکێک لە بابەتەکان کە بەداخەوە حکوومەتی هەرێم تا ئێستا کەمتەرخەم بووە لێ کاری فیلمسازی و بە دوکومنتکردنی گوتەی شایەتحالەکان بووە شایەتحالەکان و ڕزگاربووانی ئەمفال لەوانەیە 15 ساڵی دیکە بژین و ئیتر لە ژیاندا نامینن بۆیە حتا ئەمان زیندون زۆر زەرورە کار لەسەر دوکومنتکردنی گوتەکانیان بکەن بەڕێ سەرروکی پەرلەمان ئێمە کە لێرە دانیشتینە و بە ئازادانە قسە دەکەین و ئەو پەرلەمانە و حکوومەتەی هەمانە لە سایە قوربانیدانی گەلەکەمان بووە بۆیە پێشنیار دەکەم چارەسەری بەشێک لە گرفتەکانی ئەم دەڤەرە سەرۆکایەتی پەرلەمان لە ئەستوو بگرێت بۆ نمونە یەکێک لەو چارەسەرانە خودەکرێ بوو چارەسەری ئاریشەی کارەبا دابینکردنی هەندێک موالیدە لە دەڤەرەکە بە تایبەت ئەو گوندانەی زۆرترین شەهیدیان هەیە سەرۆکایەتی پەرلەمان لە ئەستوو بگرێت هەروەها لە مونومنتی چەمچەماڵ ستافی چەمچەماڵ هەستان بە دوکومنتکردنی گوتەی شایەتحالەکان و بە ڕیکۆردی ڤیدیۆی گوتەکانیان تۆمار کراون ئەوان دەڵێن دەتوانن ئەم ڤیدیۆانە بۆ موزەخانە بیخەنە ناو سیستەمێک کە هەر کاتە خەڵکی بیانی دێن و تەماشای ڤیدیۆکە دەکەن بۆ هەر زمانێک وان حەزی لێبێ گوێ بگرن و گوێ لە گوتەکانیان بگرن بۆ ئەمەش پێویستیان بە تەقریبی 20 تا 30 وەرەقە دولارە بەڵام بە نەسریەی 300,000 پەیان ناکرێ بۆیە هەندێک لەو جۆرە گرفتانە کە هەرچەندە بە چاو بچووک و گوژم بچووک بن و گوژمەیەکی ئەو توی پێویست نەبێ بەڵام بابەتی پرسێکی هەرە گرنگ و نیشتمانین و ئەرکی هەمومانە خۆی لێی بکەینە خاوەن لەبەرەوە پێشنیار دەکەم سەرۆکایەتی پەرلەمان خۆی بکەتە خاوەن لە بەشێک لە خزمەتگوزاریەکان و زۆر سپاس بەڵێ زۆر سپاس دابینکردنی خزمەتگوزاری ئەرکی پەرلەمانی کوردستان و سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان نییە بەڵام ئێمە درێغیمان نەکردووە کاتێک پێویستێکی ئەو ڕقەمانیان هەبوو بێ بۆ خۆشیان ئەو ڕاستیە دەزانن کە ئێمە لە هەندێک بابەت کە لە توانای پەرلەمان بێ بەڵێ سارەخان بەڕێز سەرۆکی پەرلەمان لە یادی 33 ساڵی سەری ڕێز و نەواز سەرجەم شەهیدان و بۆ گیانی ئەنفالکراوان دادەنوێنین و بە خێراتنی وەزیری شەهیدان دەکەم پاڵپشتی خۆمان دووپات دەکەینەوە بۆ راپۆرتی لیژنەی ڕاستپێرداوی پەرلەمانی کوردستان لە پرسی تاوانی ئەنفال بە دوولایەن گرنگی پێ بدرێت لەلایەنی ناوخۆیی بە قەرەبووکردنەوە و پاڵپشتی معنەوی مادی و لایەنی دەرەکی کاری زیاتر بکرێت بۆ گەیانی ئەم کەیسە بە جیهان و دادگا نێودەوڵەتیەکان و من چەند داواکاریەکمێ بە خاڵ ئاماژەی پێدەکەم ئەنفال و جینۆساید و کیمیاباران بخرێتە پرۆگرامی خوێندنەوە لە قۆناغەکانی سەرەتایی و زانکۆ و پەیماگەکاندا خاڵی دووەم هەوڵ بدرێت ناوەندێکی توێژینەوەی زانستی لەسەر پرسی ئەنفال و جینۆساید بکرێتە خوێندنەوە و ڕخساندنی هەڵی کار بۆ ئەم گەنجانەی کە زانکۆیان تەواو کردەوە بەلیست بە ئێمە دراوە نزیکەی 66 گەنجن کە زانکۆیان تەواو کردەوە و دانەمەزراون و خاڵێکی تر ئەوەیە دەمێت ئاماژەی پێ بکەم سندوقی هاوکاری لە بودجەی هەرێمی کوردستان دابنرێت و بۆ کەس و کاری شەهیدان و ئەنفالکراوان و کیمیاباران و زیندانی سیاسیان و بۆ چارەسەرکردنی کاتی زۆر پێوی زۆر سپاس بەڵێ زۆر سپاس کاکڕێوی بناوی خود گلک سپاس برای سرک پارلمانی گیان همی شهیدین انفال و شهیدین کردستان شاد بیتن راستی کارسات انفال کارسات که مینیت جیان مروواتی دا طیبت اموید بر هوا انفال کتین ام زیده تروان در دو جان زانین او چند خلق البرملی ما مرین او چند شهید بون او چند جی در بدری دنیای بوینه البته کارسات انفال نبتنه 182,000 عزیزان خواهم بن آخ کرم بلکه هم بنیاد تحتید کردستان دا و هم جی ترکیب و یک گرتنا جواکی کردستانش برگ برو حتی وگاوه جی همی پرتو پلای دنیای بونه و اف شنوارت و کارسات باورناکم 100 سال دیتر جی جیانا خلق کردستان دا بدو ماهی بین البته حتی کنه که هندکی لاین و کارسات یان چاره کردن وان هندک حق حکمت کردستان پر رابط و هندک جیت عراقنا حکمت کردستان دوید خل خلق انفال بوی بکت خدان و حتی نو که نظانم آماره که
بەردەستە ڕاستەقینە هەیە ئەمفال بووی و ئەمفال چیژێک ناوەتی نەجوداکردن مخابن گەلێک جارە ژبەر و خەلکی ئەمفال بووی هەمی گوندی و خەلکی جوتیار و هەژار بوونە زیێدەترێ vêgavêjî gelek penayet bene berdergehên ئەمفال چیا مخابن دویا حکومەتا کوردستانی هاریکاریان بکات کو حوجەی هەندێ نەبن دیسان دامەزراندنا زارۆکێتوان و چێکردنا من و من تا بۆوان جهێن ئەمفال تێدا هاتی نەکردن و گیڤاشتنێکی بێخنە سەر حکومەتا عێراقێ کو ئەرکی حکومەتا عێراقێ قەرەبوویە ڤی خەلکی بێتەکردن و حکومەتا عێراقی حتا کونکە ژڤی بابەتی ڕەڤیتون و هەمی جاراژێ ئەم دەخواستکەین کو ئەڤە ببیتە کارتێکا فشارێ لەگەل وەفدên دانوستاندنê یان حکومەتا کوردستانê لەگەل حکومەتا عێراقê شلایەکی یاسایی بە ku divêt ev xelkê bête qerebûkirin gelek spas. کاک شاخەوان فەرموو بەڕێ سەرۆکی پەرلەمان سەری ڕێز بۆ شەهیدان و ئەنفالکراوان من وێڕای پشتیوانی تەواو بۆ راپۆرتی هاوبەشی لێژنەکە من لای هەموو لایەک چواردەی چوار یادێکی گەورە و مەزنە من لەم یادە مێژوویە پێشنیارەکەم هەرچی کوڕ و کچی ئەنفالکراوان و زیندانیانی سیاسی و شەهیدان هەیە لە ڕاستیە هەتا ئەوانەشی ئەگەر تەمەنەکانیان تا ڕادەیەک ئەوەیە دانەمەزراون لە هەرێمی کوردستان لە حکومەتی هەرێمی کوردستان ئەمانە دابمەزرێن بۆی دەرفەت بدرێ بۆی کە کچ و کوڕی شەهید و ئەنفال و زیندانیانی سیاسی و چیمابارانی هەڵەبجە لە ڕاستی ئەمانە یعنی دابمەزرێن لە حکومەتی هەرێم چونکە هەتاکو ئێستا بەشی هەر زۆری ئەمانە دانەمەزراون. خاڵێکیکە هەندێک لە زیندانیانی سیاسی ناویان بۆ وەرگرتنی زەوی گەڕاوەتەوە بەڵام ئەمانە لە ناوچە دابراوەکان ناوەکانیان گەڕاوەتەوە پێشنیارەکەین لە ڕێگەی وەزارەتی شەهیدانەوە ئەمانە کاریان بۆ بکرێ بۆی لە شوێنی نیشتەجێبوونی خۆیان زەویەکانیان پێ بدرێ و خاڵێکی کە 66 کەس کە باوکیان ئەنفالە و دەرچووی زانکۆ و پەیمانگاکانن تاکوی ئێستا ئەمانە لە هەرێمی کوردستان دانەمەزراون پێشنیارەکەین ئەمانەش دابمەزرێن و پێشنیارەکەین خەرجی زیندانیانی سیاسی سەرف بکرێت بۆی ئەوانیش بێبەش نەبنەوە و ئەوە گرنگە کە خەرجی زیندانیانی سیاسی کە سەرف بکرێت. خاڵێکیکە ینی ئەمە بۆ جەنابی وەزیری شەهیدانە بە نیسبەت منحەی زیندانیانی سیاسی بەکوێ گەشتووە چونکە ئەوانە ئێستا لە چاوەڕوانی وەرگرتنی موچەکانیان تاکو ئێستا ئەوانەی کە هیچ موچەیەکیان نییە لە حکومەتی هەرێمی کوردستان تەنها منحەکەیان هەیە ئەوانە موچەکانیان بەکوێ گەشتووە چونکە ڕۆژانە پەیوەندی بە ئێمەوەکەن بە حکمەوەی لە لیژنەی شەهیدانین هیوادارم جەنابی وەزیر لەسەر ئەوە ینی ڕوونکردنەوەیەکمان باتێەوە زەحمەت بکێشێت و من لێرەوە جارێکی کە تەیکی دەکەم یادی چواردەی چوار یادێکی مێژوویە و ئەم یادە زۆر گرنگ و گەورەیە و پێشنیارەکەم لە ڕاستی ینی لە هەموو دەواازەیەک لە دەواازەکانی گەرمیان چەمچەماڵ بادینان ناوچەکانی گۆبتەپە ئەخجەلەر ئەو شوێنانەی کە کارەساتی گەورە قەرەداغ ینی دۆڵی خۆشناوەتی و ناوچەی خۆشناوەتی و مەڵتیقەی ڕواندز و ئەو شوێنانە ینی مەدخەلی شارەکان لە ڕاستیە لە دەواازەی شارەکان ناوی هەموو ئەنفالکراوەکان بە ناوی سیانی و بە شوێنی ئەنفالیان لە ڕاستیە ینی تەسجیل بکرێ و تۆمار بکرێت چونکە ئەمە مەشتێکی مێژوویە و مێژوو ینی ڕەحم بە هیچ کەسێک ناکە و هیچێک لە کۆڵەکە ئەساسیەکانی حکومەتی هەرێمی کوردستان لەسەر ئەساسی شەهیدان و ئەنفال و زیندانیانی سیاسی و چیمابارانی هەڵەبجە دروست بۆ زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز سەرچنارخان. بەڕێز سەرۆکی پەرلەمان من وەکو نوێنەری خەڵکی کوردستان چۆن دیفاع لە هەڵەبجە ئەەکەین بە هەمان شێوە دیفاع لە ئەنفال و لە هەموو شارەکانی تری کوردستانەکەین دوای 33 ساڵ هەڵەبجە و ئەنفال هەمان مەرگەسات هەمان تراژیدیا هەمان بەرنامەی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ تەهمیشکردنی هەردوورە ئەو کەم و کورتیانەی کە لە هەڵەبجە هەبوو بە هەمان شێو هەمان کەم و کورتێک کە لە گەرمیانە هەیە. راپۆرتی پەرلەمان بە 19 خاڵ کە 7 خاڵش کە 4 و 5 تیانەماوە ئەم 7 خاڵە کە من دیراسەم تیانەماوە نییە تەسەلسولەکان هەڵەت تەسەلسولەکە هەڵەیە بەو معنایی کە 7 خاڵە ئەم 7 خاڵە دیراسەم کرد بێ پێویستی بە وەزیری شەهیدان هەیە کە ئەبواە لێرە بواە چکانێکی ئاراستی ئەو کراوە ئێستا یەک پرسیارم هەیە بۆ بەڕێزیان
وەزیری ئاوەدانکردنەوە کە لێرە نییە یعنی من کاتێککە پرسیارێک مەبێ لە کێی بکەم وەزیری شارەوانی تیانە دارایی تیانە پلاندانانی تیانە کارەبای تیانە بۆ نمونەی سە من بەکێ بڵم چەمچەماڵ پێویستی بە وێزگەیەکی 132 میگاواتیە یان مەسەرەن ئەو ڕێگاوبانانەی کە پێویستیانەیە پرس لە کێ بکەم ئەبواە حکوومەت یاێمی کوردستان لەگەڵ گەورەی ئەم کەیسا لە ئاستی مەسئولیەتە هەم وەزیرەکانی چۆن لە هەڵەبجاهێنا بە هەمان شێوە لە ئەنفالی شابهات نایەتێرە حزوریان هەبواە هەرچانە ئەوە دوو ڕۆژی ماوە بۆ مانگێک بەسەر دانیشتنی هەڵەبجە لە 16 ساعتی ئەپەڕەیەک یەک هەنگاوی عملی لەلایەن وەزیرەکان و لەلایەن حکوومەت یاێمی کوردستانەوە نەنراوە بۆ هەڵەبجە و یەک نووسرا و لەلایەن وەزیری دارایەوە ئاراستەی بانقەکان ئاراستەی محافەزەی هەڵەبجە نەکراوە کە یەک کاریەک بڕیار یەک خاڵە و خاڵانەی کە لە جەلسەی پێشوا کە ئێمە بڕیارمانە کە با جەلسەی وعد و بەڵێن نەبێ بە تەنها بەڵکو جەلسەی کردداری بێ هیچی جێبەجێ نەکراوە تەمە ناکەم بە ئەنفال ئاوای لێنەیەت یەک پرسیارم هەیە بۆ وەزیری شەهیدان بەڕێز وەزیری شەهیدان ئەگەر کەسێک سێ ئەنفالی هەبێت ئەو بڕەموچەیە کە بۆی تەرخانەگرێت 450,000 بەڵام ئەگەر بوو بە چوار ئەبێ بە 900,000 ئایا ئەمە عەدالەتە؟ سوپاس بەڵێ زۆر سوپاس کاک سیروان سەبارەت بەو پرۆژانەی کە قسەی لەبارەوە ئەکرێ پرۆژە یاسای بودجەیەتە پەرلەمانی کوردستان حکوومەت دەینێرێ و دەستی پەرلەمان کراوەیە لەوەی کە چۆن مامەڵە لەگەڵ ئەو مەبلەغانە ئەکرا کە لە ناو پرۆژە یاسای بودجەکایە کە بەشێکی زۆری ئەو پرۆژانەی بازەکرێ بێ لەوێ قسەی خۆمانی لەبارەوە بکەین هەروەها ئەگەر وەزیرەکانیش هەموو ئامادە نەبن ئێمە ئەمەی لەم دانیشتنا کە قسەی لەبارەوە کرێ ئەکرێتە ڕاستباردەی پەرلەمانی کوردستان ئەوەی پەیوەندی بە ئەنجومەنی نوێنەران و حکوومەتی عێراقی بێ ئێمە ئینێرین وەکو دەستەی سەرۆکایەتی و وەکو ڕاستپاردەی پەرلەمانی کوردستان ئەوەی پەیوەندی بە حکوومەتەوە هەبێ ئینێرین بۆ حکوومەت و ئەوەشی پەیوەندی بە خۆمانەوە هەبێ واجبی خۆمان بێ ئینشاڵڵا جێبەجێ دەکەین کاکێ ڤیدار بەڕێز سەرۆکی پەرلەمان لەم یادا تەنیا دوو خاڵم هەیە باز بکەم پێم باشە بەم بوونەوە پەرلەمانی کوردستان مادەم ئیشی ڕێکخستنە قانون دەرکردنە بڕیارەکانە بەڕێز وەزیریش لێرە بەخێراتنیەکەین پێم خۆشە ڕۆژێکی نیشتیمانی هەبێ بۆ ئەم هەموو یادانە ئەم هەموو قوربانیانە بۆ هەڵەبچەیە گەرمیانە بادینانە بارزانیەکانە ینی هەموو ڕژێ لەم پەرلەمانەدا بنیشن و لژنێک بڕوا و بێتەوە و راپۆرتێک بینێتن بڕوانەکەم شتێکی ئەو توش لێشین بێتەوە بەڵام کە ڕژێکە بۆ هەموو خەڵپێکەوە بەشدار ئەبێت لەو ڕژەدا بۆ نمونە ئێستامە بەڕێز ئەدریس عەبوش لە بادینانە بەس ماڵەکەی 14 ئەنفالی هەیە مام و برا و ئامۆزاکانی ئێمامێکە ئایلێکە لە زاخۆ پیاڵێن سمایل پشوو ئێستاش بەردەرگای بەخوات تێکەڵا هەویش نەکراوە ینی لە هەموو منتەقەیەک خەڵک نەک تەنیاوە گەرمیانە تەنیا خزمەت گوزاری بوونە چۆ زاخۆ 50% نەوتی کورسانی لێ دەڕواتن برەیم خەلیلی هەیە خزمەت گوزاری و خەڵکە نەکراوە کە ئەنفال بوونە و بەوەی ئەو ئەنفالانە